گفتوگۆکەین و زانیاری وەرەگرین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر هاوکار سالار کە بەڕێزیان پسپۆرن لە یاساکانی تۆپی پێ. فەرموو دکتۆر. بانی باش زۆر بەخێر بێت سەر چاوەڕێی خێراتی. بەخێر بێت دکتۆر. ئەمڕۆ ڕۆژی جیهانی دادپەروەریە لە یاریگایە بە گشتی لە یاریەکاندا. گرنگی ئەم ڕۆژە چیە؟ بۆچی ئەم ڕۆژە دانراوە؟ بەڵێ سەرەتا سوپاسانەکەم و بانی باش لە جەنابتان و خاتی عزیز بەدڵنیایەوە لە هەموو تەوەرەکانی ژیانە ڕۆژێکی جیهانیمان هەیە بۆ هەموو بابەتەکان، چ ڕۆژی دایکە چ ڕۆژی مامۆستایە. ڕۆژی دادپەروەریش کە هیدایەریە گرنگترە زۆر لەبەرەوەی ئێستا خەڵکێک ئێوێ وەرە و بەرەو مۆندیالیش ئەڕۆین، خەڵکێک چاوی لەسەرەوەیە کە یاریەکان بە شێوەیەکی دادپەروانە بڕوە و هەر کەسێ و هەڵبژاردێک بە شێوازێکی زانستیوان شێوازێکی دەستپاکی جامەکە بەدەست بێنێ. بۆیە ڕۆژی جیهانی دەستپاکی یان دادپەروەری لە یاریە بەڕاستی گرنگە و پێویستەکە ئێمە وەکو کەسانی ئەکادیمی و کەسانی وەرزشی بەڕاستی کابێ وەرزش لەو بابەتەوە زۆر زۆر دوور بێ، چونکە یاری زیاتر بۆ خۆشی و دەربڕین و ئەم بابەتەیە. بۆیە بۆ ئێمە کارێکی زۆر گرنگە. ئێمە خۆمان لە سەرەتاوە لە تیپە ملیەکانەوە هاتوین و کە ئەو کاتە یاری پاکتر بۆ ساڵی هەشتاکان و نەوەکان بەڕاستی زۆر گوێوان بە یاری فرۆشتنەوە شتانە نەبووە کاتی خۆی، بەڵام ئێستا گوێمان لێ بێنە لەو لەم بابەتانە هەیە. بتێنێتەوە ئەم شتە بەشێکە لە ژیانی کۆمەڵگای وەرزشی نەک لە کوردستان لە هەموو جیهانە بەناوی ماچ فیکسینی تایە یان پێڵێن ئینتیگریتی تایە کە لە ئینتیگریتی دەستپاکی کەمە. بۆیە ئینشاڵڵا ئێمە لە کوردستانە ئەتوانین بڵێن ئەو بابەتانە زۆر زۆر کەمن هەیە، بەڵام بەڕێژێکی زۆر کەم، بەڵام لە عێراقا زیاترە لە دەرەوە زیاترترە. بەڵام بۆیە ئێمە لە کوردستانە سپاس بۆخوا وانە لەبەرەوەی ئێمە کۆمەڵگای کوردیمان تۆزێ لەو بابەتە دوورترە بە تایبەتی لە وەرزشەوە چێ لە کایەکانی کە هەبێ، بەڵام لە وەرزشە سپاس بۆخوا زۆر لەو بابەتەوە باشترە بەراورد بەوانی. زۆر جارە بینین یعنی بەپێی ئەوەی کە ئێمە ڕۆژانەوە بەپێی حەز و خولیای خۆمان ئارەزومانە بۆ نمونە سێری کۆمەڵی وەرزشەکەین بە تایبەت ئێستا لە جیهانە تۆپی پێ تەواو توانێتی بینەر بەلای خۆیان ڕابشێش. یعنی ئەوەی کەیتر تۆ هاندەری تیانەیەکی دیاخو یاندەری وڵاتێکیت ئەبینی ساڵ بە ساڵ لە دادوەریە پێشکەوتنی زۆر بەرچاوە یارمەتی دەری زۆر بەرچاو لەوانەی و بەڕێز باسەکەی لە ساڵی هەشتاکانە دادوەر خۆی تاکە کەس بۆیە کە بڕیاری بە لەسەر بەڵام ێستا دادوەر بەس خۆی نییە. چەند هاوکارێکی هەیە لە دەرەوە کاپیانەڵێن لای من بۆ نمونە دادوەریشی کەمان هەیە کە هەر لە ساحەیە ئەو لە دەرەوەستاوە بێژگەل لەو تیمە تایبەتەی کە چاودێری بەردەوامەکەن بەسەر یاریەکەەوە. یعنی کۆتا یاریەکانی ئەبتاڵم ماوەی پێشوو کە بەڕێوەچوو ئەگەر سێرمان کردبێ دادوەرمان بینی کامێریان لەسەر سنگی بۆدانا، یعنی بۆی تەنانەت بەڵێ تەنانەت بتوانێت کۆمەڵە دیمەن هەیە کە لەوانەیە زۆر کەس درچی پێناکە ئەم بتوانێت درچی پێ بکە. ئەم ئاسانکاریە و ئەکا کە داروەر بتوانێت بڕیارێکی سەربەستان و ڕاستگویانە بات. خۆی کاگەسەگەیان خۆی دوو لایەنێ، لانی یەکەمیان بۆ ئەوەی دادپەروانە بێ بە یاریەکە، لانێکی کەس بتوانی ئەو ناوبژوانە و یاریەکە بپارێزی. ئێستا ئەو نامیلکەیەکی لە بەردەستی جەنابتانە ئەوە هەر لێرە هێن حەزم کردبی هێنە من خۆمەکو ناوبژوانێکی نێودوڵەتی لە فیفاوە ئێستا ئێمە سەر بابەتەکەی جەنابەت ساڵانە ئەم نامیلکامانەمان بۆیە نەگەڵ دوو جانتای فیفا کە فیفا بۆمانە نێرە ساڵانە. ناونیشانەکەی پرۆتێک the integrity of the football، یعنی پارێزگاری لە دەستپاکی و لە یاری تۆپی پێ، چونکە شتێکمان هەیە پێ دەوترێ ماچ فیکسین. ماچ فیکسین واتە یاریکردن بە دەرەنجامی یاریەکانەوە. بۆی ئەمە بۆ ئێمە بابەتێکی زۆر گرنگ و یاساییە و پێشمان ئەڵێن سزنی تایە، پێشمان ئەڵێن سزایی پارەی تایە، دارایی تایە، هەموو وڵاتەکان. ئێمە ناوبژوانەکانی نێودەوڵەتی ساڵانە فیفا 2 ساڵ جارێ جانتایەک جلوبەرگمان بۆ نێرن واروها ئەمەشی تایە. بەڕاستی ئەمەش بۆ ئەوەی ناوبژوان نەڵێ من ئاگدار نیم. بۆیە شەفافیت ئەو کامێری کە کاکسەرکۆی جەنابە باسەکرد ئەو کامێری کە دانراوە یەکەم بۆ لایەنی پارێزگاریکردنە لەو ناوبژوانە، دوو بۆ شەفافیتە. شەفافیت زۆر گرنگە. تۆ شەفافیت نەبوو سە زۆر جار ناو خەڵک و بینەران ئاباسی واکەن کە جامی جیهانی 2022 فرۆشراوەتەوە بۆ ئەرژەنتین، جمهوری بەرازیل وارێ بتێنێتەوێ. ئێمە باسی یاری کۆتایی کەین هیچی تیان نەبوو کە باسی فرۆشتنەوە یاری پرێ. لەوە چێ هەنێ حاڵەت هەبوو بێ لە
کاتی گروپەکانە لیڤڵی فاوڵەکە لە بۆ یاری ئەرژەنتین تۆزێ نەزم بووە لە پەنارتیەکانە یعنی لەواچێت تایە هەبوو بێ احتیمالش هەبێ ئەڵێم لەوە ئەچی هەبوو بێ بەس هەوشتانە سەڵەسە نییە لان خەم چۆن یعنی بۆ نمونە کە ئێمە نابژوانی من دوێنێ لە مووسڵ یاریم هەبووە لە نێوان شەبابی ئەمیر وهروە ناسڕێ هەردووکیان لێک شار ناسڕیە دوێنێ هەر بەڕاستی کە تەلەفۆنیانکە لە کورساتی ئازیزوتی سبێنێ وتم قەیچێکە ئامادا بوو هەوڵێم زووتر بگەڕێمەوە سەلامەتی یاخوا بەڵام ئەوەی کە گرنگ بوو سەلامەتی یاخوا تیپێک بە ئاسانی خۆی یا بەدەستەوە ئەوەی دوێنێ مش بەڕاستی وەکو لایەنێکی ئەخلاقی خۆم چکە فیفا ئاگاداری کرد هەموو شتێکە بێ ڕیپۆرتی کەی منش بەڕاستی دوێنێ پەیوەندیم بە اتحادی عێراقی کردووە ئینشاءڵڵا لەماوەی 24 ساعتە بە راپۆرتی من بگا پێیان مەسەلەن بینیم دوو جایزە یعنی تی باردووکان لێک با بڵێن شارن یەکێکیان سەر ناکەی ئەویکیان ئەگە بیباتەوە سەرەکەی بە جیاوازی گۆڵ بەڕاستی کە من ئەوەی کە گومانم هەبوو دوو یاریکەرم دیاری کردووە بە ڤیدۆشەوە نەخۆم بێتم ئەوەی لە عێراقیە تەسویری کردووە راپۆرتی خۆمەنێرم چونکە من ئەمێ خۆم پارێزم ڕاستی چونکە من نوێنەری خۆم نین تەنها نوێنەری عێراقم نوێنەری کوردستانم نوێنەری شای سلێمانیم بۆ من ناخۆشە ئەگەر شتێکی وا هەبێ و من چاوپۆشی لێ بکەم بۆ ئێلانی ئەخلاقی زۆر گرنگە من سواس بۆخوا هەر لە سەرەتاوە کە پێشەوەی منابژوانش لە زانهۆ کە مامەسام خوێندکارەکان یەکێک بوون لەوانەی کە مامەسا تۆ بووی نابیتە نابژوان کە لەسەر دەستی خوا لێ خۆش و مامۆستا سەڵام محەممەد کەریم کە ساڵانێک لەم کەناڵە ئازیزەوە خزمەتی وەرزشکارانی شاری سلێمانی کوردستانی کرد بۆیە بە دڵنیاییەوە ماچ فیکسین ڕۆ ئەیە بەڵام ئەبێ یەکێتیەکان با بڵێن نژنی ئۆڵمپی بەرپرسانی وەرزش ئەبێ ڕێگری و سیمینارات و ئەم بابەتانە و خەڵک ڕۆشن بیرکەنەوە بەڕای تۆ بۆ نمونە دادپەروەری لە وەرزشات تەنها پێیوەست نییە بەوەی کە تۆ پابند بیت بە یاساکانەوە هەڵسوکەوت و ئەخلاقی یاریزانیش لە نەوی یاریەکانە بۆ نمونە زۆر تاوالان نەخەن یعنی گۆڵچەکەی دوێنێ کە ئێمە بینی زۆر بە ئاسانی گۆڵ لێکرا بە پێی یاریێکی ئەکچۆڵ یان یاریکی ڕاستەقینە ئەو گۆڵچی ئاوە گۆڵی ناکرێت بەراورد بە یاریێکی تری ئەو هەمان گۆڵپارێز بۆ شێوە یاری نەکردووە یعنی ئەمانە تایەتی نەکرد لە عێراق لە زۆر وڵاتانات هەیە ئێستا یاریەکەی ئەوی بێتەبیرم بەڵێ بەڵێ سزادرێ دارایی یانەکەش خۆمە گاڵتە نییە لا نەخەن ئەمە نەتیجەی تیا چونکە براوەیان دەچێتە دەوری محتەرفینی عێراق یاریەکە بۆیە بەدڵنیایی ئەمە نەک تەنها لە وەردشە لە یاری تۆپی پێ لە حەق نابژوانیە لە بابەتی کەشایە بۆ نمونە مەکتەبی تەنفیزی لیژنی ئۆڵمپیمان هەیە لە عێراق ئەبینی بۆ یانەکانی بەغا تۆزێ ئاسانکاری ئەکا لە بەدەستێنانی تەرخیسی با بڵێن ڕێگە پێیان بۆ بەدەستێنانی یانێک بۆ یانێکی کوردی لەوە چێوانە بێ بۆ یانێکی بەسڕاوانە بێ بۆ ئەبینن ئەوانە هەمووی پیاڵێن چی بابەتی دادپەروەریە یعنی تەنها لە نابژوانیان نییە ئەمە لە کۆمەڵگایە لە زۆر بابەتە لە کۆلێژێکە لە کۆلێژی وەرزشە بینی بۆ نمونە بابەتێکی شتێکی زانستیە بەس هاوکار ئەمە بەڕاستی نابێ بێت تۆ بە چاو یەک چاوە سێری هەموو مەساکانکەین ئەمە لەو کارەکان ئاستی فیفا کە ساڵانە لە جیهانە تەواوی ڕێنمایەکانی ئەنێرێت بۆ هەموو ئەدادڕوانە و تازەترین پێشاتەکان و پێشکەوتنەکانی خۆشی بە هەموو جیهان ئەناسێنێت بۆ باسی شیەکان ئێستا بۆ نمونە ئێمە بەرەو مۆندیالێکان ڕێین یعنی ئامادەکاریەکی تەواو کراوە جوان ئێوە وەکو دادوەران بۆ تۆ لە سلەیمانیت لە کوردستانی ئەو پێشنیازە تازانەی کە فیفا ئەینێرێ تا چەند بۆ ئێوە بێتە ڕێنماییکی گرنگ کە بتوانن بە ڕۆحێتێکی وەرزشیەوە کە ڕۆحێتێکی وەرزشی ئەتوانین بڵێن ئەخلاقێکی وەرزشی ئێوە توانن جێبەجێکەن لە نێو یاریەکانە بەڵێ خۆی چۆنە یان فیفا کاتێک پاڵانتیەکە نابژوانەکانی دیاری کردووە جامی جین لە ئێستاوە ئەمە کۆرساتی ئۆنلاینیانەیە تا پێشەوەی بگەنە ئەمریکا و مەکسیک کاگەن ئەوێش بە هەمان شێوە کەسێکیان هەیە لە بەشی ئینتیگرێتی دەستپاکی لە فیفا ئێمە خۆمان لێکی تۆپی ئاسیا کە لە مالیزیا ساڵانە ئەڕۆین لە سیمیناری ساڵانە خۆمان ئەمە دەکەین بۆ با بڵێن وەرزی داهاتوو یەکێک گێت باسی باکسفکسیمان بۆکە باسی ئینتیگرێتیمان بۆکە ئاگدارمانەکاتەوە لە یاساکان ئەمانە لە یاسای ئێمە سزنە ئۆتۆماتیکی ئەم نووسراوە ئەگوازرێتەوە بۆ وڵاتەکە توانێت ناوبژوانە سجن بکە با بڵێن بیکاتە زیندانەوە بۆی ئەم بابەتانە زۆر بەلایانی ئاسێکی ڕۆشنبیری ئەگەدارێکێت بەڵام لە هەمان کاتە فیفا چیەکە لەمە ئەڵێ تەلەفۆن جوابدانەوە شێوازی قسەکردن یان بۆ نموشیف یاریەکە سەر بە وڵاتێکە ئەڵێ ئاگای لێ بە تیپە خۆ دۆڕاوە با زۆر گۆڵ لێ نەکرد ئەم وشەیە
ئەم وشەیەش ماسفیکسینە ئەبێ ناوبژیان بگەێنێ قەت نایبینی کاک سەرکۆلانە خان بڵێ من کابرا جانتایە پارەی وێن بڵێ 100 ئەوە پارە تو ئەبی یاریەکەم بۆ بفرۆت قەت شتیوان شتەکان ڕێژەیە لە ڕێژە لە ساعت 10 لە ساعت 20 لە ساعت 30 لە نامیلکەکە زۆر بە جوانی ڕۆنی کردوێتەوە. دکتۆر هیچ هەماهەنگیەک هەیە لە نێوان ئێوە و فیفا بەڵێ بۆن باس لەوە کردت ساڵانە فیفا جانتایەک جلو ئەو نامیلکانەمان بۆ نێرن هەماهەنگیەکانی نێوان ئێوە و فیفا چۆنە بەدڵ نایەوە کە ئەمەمان بۆ ئەنێرێ ئێمە کۆرساتمان هەیە ئۆنلاین بەتایبەتی ئێمە زیاتر لەگەڵ یەکی تۆپی ئاسیا چونکە ناکرێت فیفا لەگەڵ ئەو ناوبژیوانە ئۆنلاین لە جیهانە هەری دابەشی کوورێکی تۆپی ئاسیا کە AFC-ە سەر بە کشوەری ئاسیا UEFA کە سەر بە ئەوروپایە ئەمان خۆیان ئۆنلاین کۆرسانەیە لە هەمان کاتا ئەبێ بچنە شوێنی مالیزیا بوونی تۆپی ئاسیا بارگاکی لە مالیزیایە لە مالیزی ئێمە کە کۆرساتمان هەبوو تەنها لەسەر ئەمە نییە لەسەر هەموو بابەتەکانە لە پاڵەوە ئەم بابەتەش لە هەمووی گرنگتر ئەوەیە کە دادۆرە بێت کەسێکی زۆر لەسەر خۆ ئارام بێ یعنی بینی لە یاریەکانە تۆ 21 نەفەریە بەرە ڕووی تۆ جاری وایە ینی تۆ ڕوبەڕووەکەنەوە بەرامبەر ئەوەی کە چۆن وەڵام بیتەوە چۆنیش بڕیار بدەیت تا چەند ئێوە دەوراتان هەیە لەسەرم بابەت منە زۆر جار هەیە بەڕاستی بینیمانە لە شاشەکانەوە هەستی پێکە ینی لەوانەیە یاریزانەکە لە هەڵچوونی خۆیان کۆمەڵە قسەی نەشیاویش بڵێت جوانستی ئێوە چۆن لەسەر ئەم بابەتە کارە من سپاس دەکەم کاک سەرکۆ تۆ جەنابەت شتێکی هێنایەوە بیرم کەم بەتەوانم و باسی کەم خۆم لە خولی ئینگلیزی 4 ساڵێ دکتۆراگەم لێ تاواکە لە زانکۆی کێن 4 ساڵ ناوبژیوانی کرد لە خولی ئینگلیزی ئێفەی پێڵەنێکی تۆپی ئینگلیزی تەمان کەم من چوم باجی نێودەوڵەتێکەشم بردوتم ناوبژیوان و ئێتر لێکی تۆپی سلێمانیشەوە نووساوان بەرز کردەوە بۆی تۆپی وتیان ئەبێت تۆ 2 دەورە ببینی پێشەوەی بیتە ناوبژیوان وتم کاکە من باجی فیفام هەیە تینە ئەبێت 2 دەورە ببینی 2 دەورەی سەرەکین دەورەیەکی لاوەکیش وتم چییە دەورەکە دەورەی یەکەم پێی ئەوترێ خولی سیفگاردن چڵدرن واتە چۆنێتی پارێزگاریکردن لەگەڵ مناڵە و چۆنێتی پاراستنیان ینی چۆنم بابەتە پێمان ئەڵێن ئەگەر مناڵ لە تەمەن تا خوار 18 ساڵ بۆ نیە تەچیانکەی ئەگەر مناڵێت چیتە ساحەیەکەوە مایتەوە کە خوتۆ ئاخر کەسە چتە دەرێت لە ناوبژیوانە وەری چتە ژوورەکە و راپۆرتە نووسی تا تەواوی لەوە چێ دوا کەسبی لە یاریە ئەڵێ ئەو مناڵە بۆت نییە هەسەرێکی بە سارەکە بیبیتەوە ماڵی خۆی یەکسەر ژمارەیەکان پێوتین لە اتحاد ئینگلیزی پەیوەندی مەم ژمارەوەکی خۆیان ئێنەوێ چونکە شتیان بینیوە شت ڕوویاوە ئەمام یەکەم مەرج بوو ئەوم تاوا کرد دواتوتیان ئەبێ بچی کرمیناڵ چەک بێنی لە چەند ئەدرێسی کردووە لە UK بۆم بێنی کە تۆ هیچ شتێک لەسەر نییە یعنی بۆ ناوبژیوانێک ئەگەر ڕۆژێ لەگەڵ دراوسێکی هەشەڕی بوو بێ بۆی نەبێتە ناوبژیوانی ئیشێکی زۆر پیرۆزە لە بریتانیا بەداخەڵیان خۆرە حەکەمە هیچ نییە کاتی خۆی برادرێکمان هەبوو لە شاری سلێمانی ئاوت وەڵاوتیان ئیشی چێوتیانە لای منم ها ئەوەی عەلەمە دوا بەژنە نایەمێ بەبەستە ببوورە ئەوە هەروە بوو شتێکی خۆشی بەڵام ئیشێکی زۆر پیرۆزە لە وڵاتانی دەرەوە خاڵی سێەم وتیان ئەبێت چی بینی فەیرس ئەید ببینی فەیرس ئەیدی با بڵێن فریاگوزاری سەرەتایی ئەو سێ دەوەری وتمان بوتی نەکو حاڵەتێک کەس نەبێ مناڵە لێ شتێکی لێبێت تۆ فریاکەی بەڕاستی بۆیە کارێکی زۆر پیرۆزە کاک سەرکۆ جەناب ئەزانی کە ناوبژیوان کارێکی زۆر گەوراکە کەڵی ناوبژیوان لێ ئەڵێ واو یعنی بۆ نمونە ئاسان نییە کە کوالیفای بووی لێوێ بۆ هەیە تۆ جەنابەت بگەیت ئاستێکی بەرزووە کەسێکی تەندروستە بی لە کۆمەڵگایە ئێمە ناڵین وابی لەوە چێ قسەکانی منزل بێ بەڵام خەڵکێک هەیە لە دەرەوە ئەزانی هاوکار ئەبێت چێ بێ هاوکار ئەبێ و کەسە بێ سەتەها کەسی تر دروستکە چونکە خەڵکێتە ژێر دەستی ئێمە حتا زۆر جار بۆ کافتێرا و شش ناچین چونکە ناوبژیوان قورسایی خۆی هەیە ناڵێن کافتێراشونێکی خراپە بەس نابێت لە هەموو دەقەیە نوێرگەلێکە بەدەستەوە بێ و بچیتە کافتێریایەک و ئەوە سەنگی ئیشەکە وونەکە ئێمە ئەگەر حاکمەکان ببین حاکمەکانی محکەمە ببین دائما لە کافتێریا ئەمە بانی محکەمەمەکە تۆزێ قورسایەکی نامێ بۆیە مۆزوعی دادپەروەری بابەتێکی زۆر گرنگە نەک تەنها لە ناوبژیوانی بۆ هەموو بەرپرسەکانی وەرزش کە دادپەروەر بن لەگەڵ هەموو کەیسەکانە کەیسی هەولێر و کەیسی سلێمانی و کەیسی دوو نادی سلێمانی لە شارەکە بە یەک چاوسێرکە ئەمە چ یاریزانش ئەگرێتەوە کاک سەرکۆنجیان ئەمە لانەخان چۆن بۆ نمونە ئەگەر تۆ ئیدارەیەکت هەبێ ئەبینە و یاریزانە لەم باشترە ئەبینی ئەو تۆزێ پەیوەندی هەیە پارەی ئەو زیاتر بێ ئەمانە بەڕاستی هەر تەنها ناوبژیوانی نییە لە دەستەی کاریگەڕەکان دەورە بینێ لە یاریزانان هەتا هاندەران کاکە هاندەران ئەبێت باسی ئەوەکەین کە دادپەروەر بۆ نمونە ئەو حاڵەتە دواتر لەسەر هاندەران بکەم ویستم بەڵام هاندەران تا چەند ئەوانیش بەشێکن لە دادپەروەری لێنێ و یاریگاکانە بەگشتی ئەوە زۆر گەنگە سەر بۆ نمونە تۆ حاڵەتێکە تۆپێک بەردەستێکەوێ بۆ نمونە ناوبژیوان نەکاتە فاوڵ
ئەڵێ بەخوا فاونێ لە حاڵەتی کرشتێکی هەمان بابەتە فاوڵەکە بێتە ناو یاریگاکە و شانەکە ناوبژوانەکە ئەمە ئەبێ کەسەکە کەسێکی ڕۆشنبیر بۆیە بەڕاستی دەبێ خولی ڕۆشنبیرگی با بڵین دەستەی هەندەرانش بکرێتەوە اتحاد عێراقی لەوەی کەم تەرخەمە یعنی بۆ نمونە بینی کێشە و ئەم ماوەی نازانم ئاگادار بن کێشە و گرفت لە یاریگەکانی عێراقا زۆرە هەندێتە ژوورەوە لە یاریزانەیە لە ناو بژیوانەیە لە کەسانی تریا لە بینی خۆیان نەبێتە شەڕ بەداخەوەی کە لە شاری سلێمانی ڕوویە کە لەگەڵ زاخۆیە شتەکە بەس شکایە بەسەر شاری سلێمانی کە زۆر ناشکێتەوە خۆ بە قسەی خەڵک نابێ بەڕاستی بەڵام ئەبێ هەند دوانسێنێکی بێمەسئولانە هاتوون لەوە چێت تێک دەربن بێنە ناو هەندەرەوە ئەبێ ئاگادار بن دەستی هەندەران ئەوانە چێن شۆنی تایبەتی هەندەرەکان جیا بکرێتەوە کەسەکانە بێنە بردیەکی تۆپی ئاسیا هەو کەسەی ببێتە هەندەری یانی لیڤەرپوڵ ئەبێ پێشەوە فۆڕێ بکاتەوە ژمارەیەکی دێ ئەو ژمارەی ئەوە ئەگەر هاوکار ئەو ژماری لیڤەرپوڵ ئەگە بانی شتێ بکەم بانی ژمارەکە بڵاو شکاتەوە فلان کەس پەیوەندی بێەوە نەماوە لەوێ ئەوە نەگەورەیە ئیشەکە لای ئێمە نەوەڵە گرنگی پێ نادرێ بۆیە بەڕاستی ئەو حاڵەتانە بۆیە زۆر دووبارەوێتەوە لە یاریگەکان هیچ شتێک نییە دەورەیەک و خولێک نییە خەڵک ڕۆشنی بکاتەوە خەڵک تێبگەانە لە یاساکانە ئێستا لە خولی ئینگلیزی ئەبینی یاریگاکان 5 متر ئەولاوە هەندەر دانیشتۆ ئاوە لایمانەکەش دەبەردەمێتی وەڵای ئەمە لایمن لە بەردەمانە بێ لە خولی کوردستانە یان دەخولی عێراق بەدەبە مشکێنی تەخۆی گرنگەوەی ئەوەی کە ڕێز باسەکە یاسا لە پشتیەوە بێ ینی کە یاسا لە پشتیەوە من پابند دەکات بۆ نمونە ینی بۆ کەس هیچ هاندێرێکمان نەبینەوە بڵێن هاندەری دۆرتمۆنە لە هەڵمانیا باشە کە یاریەک دەست پێکات چی ئەکەن لەو ساحێ جاری وای بۆ یاریەکان چەندێک دواخستۆ لەبەر دوو کەڵ و ئاگر و ئەو شتانەیە کە بەستە ئێستا پەیوەستیان کرد بابەتن بە یاریەکەەوە تەنانەت زۆر یاریشەیە شەبەکەیان بۆ داناون زۆر بۆی کە شت نەهاون یان دەبەوشت نەکردنە یاریزانەکان ئێستا باسی دادوەرەکەین لە نێو یاریەکانە دادور بەستەنها پەیوەندی بە یاریەکە و نیە و یاریزانەکانە نییە بەڵکو پەیوەندی بە ڕاهێنەرەکانیشەوە هەیە کە لە دەرەوەستان پەیوەندی بۆ یاریزانە شوەیەکە لە ناو کورسەکانە تا چەند گرنگە بە شێوازێ دادوەر مامەڵە بکات کە هاوسەنجی ڕابگرێ یانی زۆر یاری ئێمە لێرە دانیشتوین هەش حەکەم لە یاریەکەی ئەڵێن وڵاوە حەکەم نەیگرت ئێمە نازانین چۆنەوە چۆن نییە چۆن چی ڕوویاوە یان زۆر جار من بینیەوە ڕاهێنەرەکە کراوەتە دەرەوە لەبەرەوەی قسێکی نەشیاوی کردووە ئەوەی کردووە تا چەند گرنگە بە هاوسەنجی لەگەڵ هەردوو یانەکەیان مامەڵە بکەیت نەک دادوە ڕقێکی لە تڵابێ یاریەکی پێشووتر بیان ڕاپۆرتێکی پێشووتر بێ لیان نابێت ئەم بێت لێرە جارێکی تر ئیسپاتی کاتەوە بەسەرویان چەند گرنگە ئەم هاوسەنجی بەڵێ هاوسەنگی لە کۆنسیستەنسی پێڵێن بە زمانی یاسایی تۆپی پێ یعنی بۆ نمونە تۆ بێ ئەم حاڵەتان وەک دەستەکەم بۆ باسکردنی تەفاوڵ لێرەنێکی تر دەدانی سزا بۆ ئەمە زۆر گرنگیان بۆ ڤار ئەگەڕێیتەوە بۆ حاڵەتێک لەولا حاڵەتێکی تر هەیە ڤار بانی ناکاتەوە ئەمە پەیوەندی بە دووشتەوە یەکەمیان بە پرۆتۆکۆڵەکەیە کە پرۆتۆکۆڵەکە لەو چوار حاڵەتە ناڵە بچیتەوە هەندێکی پەیوەندی بە لێکدانەوەی ناوبژیوانە بۆ حاڵەتەکە کە پێویست ناکە ئێمە بەڕاستی زۆر جانەڵین حەقە بگۆڕدرێ وەکو تۆپی سەر تێنسی سەر زەوی لێبێ تیپەکە داوا بکە ڤار داوا بکە داوای ڤار بکە بگەڕێتەوە وەکو چالەنجی ناوبژیوان بکە ناوبژیوان کاتا ئەگەڕێتەوە لە چانەجەکە و کەوت ئیتر بۆت نییە داوا بکەیت تێگەی چۆن ینی ئەم حاڵەتانە گرنگە کە تۆ بۆ حاڵەتێکی بچووکە گەڕێتەوە بۆ حاڵەتێکی کە ناگەڕێتەوە کۆک لە چامپیۆنزی بینی پێت داخۆشە بینی حاڵەتە لێدانی دەستەکە فاوڵە لە یاریکی تری چامپیۆنزی حاڵەتەکە لەوە ئاستی فاوڵەکەی نزمترە ئەکرێتە لێدانی سزا ئەمە ناڵم پەیوەندی بە دووشتەوە یەکەمیان پرۆتۆکۆڵەکە ئەبێ دەستکاری بکرێ لە فیفاوە دوو ئەبێ بەڕاستی ناوی چێ لێکدانەوەی ناوبژیوانەکان یەک بخرێ بەچی بە کۆرسات لەو بابەتانە سیمیناریان حاڵەتەکانیان پیشان بن بڵێن ئەم حاڵەتە لای ئێمە لیمیتەکەی ئێرەیە ئەم کۆرسانە بەڕاستی لە کوردستان و عێراقا زۆر کەمن بۆی ئێمە زۆر ڕوبەڕووی کێشە ئابینەوە بۆیە زۆر ڕوبەڕووی نادەتپەروەری بیتەوە واسەکەی نادەتپەروەرە بەڵام ناوبژیوانەکە لای خۆی لەوە فاوڵ نییە بەڵام کە تۆ دەوری بۆ نەکەیت تۆ ناوبژیوانەکە چۆن نەزانێت کاک سەرکۆییان ئەبێ خولیان بۆ بکەیتەوە لمیتی فاوڵدانی ئێستا بۆ نمونە خولی ئینگلیزی فاوڵ لە خولی ئینگلیزیە فاوڵ بەرزە لە خولی عێراقی ئاوایکە هاوارەکەوی کا بە فاوڵ تێگەی چۆن تۆ ناکری ئەم دوانە بەراوردکەی خولی ئینگلیزی فاوڵی لمیتی بەرزە خولی عێراقی لمیتی نزمە بەڵام ئەبێ یەک بخرێ فیفا ئەبێ هەوڵ بە لەسەرەوە ئەم حاڵەتانە چۆن بۆ ئێمە یەک ناملکی بۆ دەرهێناوی ڕاستە یاسای تۆپی پێ بۆ هەموو جیهانە بەڵام ئەبێ لێکدانەوەکانش یەک بخرێتەوە وە کۆنسیستەنسیەکەی گزانە بە باسی هاوسەنگی دابنێ لە بینی هەوانە بۆ نمونە ئەم دەریبە ئاوایەکەکە دەرێکە ئەو دەریبێتە قسەیشڵێت تۆر حەکەم نیت
پشتگوێ خوان ئەو قسەی جەنابەت تاوە بەڵام ئەوە کەوتۆ سەر چۆن ئەو کەسە بۆتە ناوژیوان ئایا لژنەی دەستپاکیەکەی هێناوە لە عێراق ئەوانەیان نییە بەس دەخولی ئینگلیزی ئەوانەیە حتا ئەوەش لێ پرسن کە بوویتە ناوژیوان هەندەری چیانەیە باشە دکتۆر بۆ نمونە ئێوە لە ناو یاریگاکانان بۆی کە دادپەروەری لە نێو یاریگاکانە پێڕاو بکەن باشە ئەی ئەگەر بۆ نمونە دادوەرێک لە ناو یاریگایە پەنارتێکی نەگەر فاوڵێکی نەگەر دوجار کێ لەگەڵ ئێوە بۆ نمونە مامەڵا ئاکات بڵێ ئەوە بۆچی ئەو فڵان کات لە ئەوەنە دقەیە فاوڵ بوو تۆ نەدگرت بەڵام بۆ بەرامبەرەکەی ترە دگرت یعنی ئەمانە دوجار کی لێ پۆچینەوە لەگەڵ دادوەرانە ئاکات کە کۆنتترۆلی ئەم بابەتە بکات ئەو مەسەن ئەگەر یاریەکە لەسەر ئاسی جامی جانی بێ فیفا لێ پرسراوە ئاستەکە لەسەر جامی ئاسیا بێ مەسەن جامی ئاسیایی یاریەکان لەسەر ئاسی تیبی ملی ئەی چۆن لەسەر تیبە ملیەکانی سلێمانی بێ لژنەی تیبە ملیەکانی سلێمانی لێ پرسراوە لەو ئیشە ئەمە بەو شێوەیە خاڵی دوو کاتێک کە ناوبژوانە حاڵەتێکی پەناتی ناکرێت ئێمە لژنەی سزامانەیە بۆ ناوبژوان سڕێکان دایانێن بەڵام شتێک هەیە ماچ فیکسین بێ ماکسفیکسین بێکەوەی باسیەکەین دەرکەوێت 100% بێ یاریەکە بۆی هەیە دووبارە بکرێتەوە ئەگەر نادیەکە دەست مەسەنەن بە شێوەیەکی دۆکۆمنتێکی 100% دەرکەوێت کە ئەم یانەیە 100% وای کردووە و یانەکەش یان بە دۆڕانە جار وایە یاریەکە دووبارەکەن ئەگەر بزان ناوبژوانەکە ماکسفیکسینی بەڵام ئەم شتە بەدەگمە نەیدۆزیتەوە پێم وتن لە ساعتدا لە ساعت 5 حتا چاخواردنەیەک شتەوە چێ قسەی تیابێ داواتێک دوای یاری ماکسفیکسین بێ بۆیە ئەبێ ناوبژوانان زۆر بە ئاگا بن کە یاریەکمان ئەبێ بۆ نمونە دۆک بچی ینی دووەک بۆ نمونە قەتشتیوانەکە بەڵام وەکو نمونە ینی دووەک ئوتێلە بۆ بگرێ بۆ ناوبژوانەکە بەیانی مەطعەم ئەوانە هەمووی ماکسفیکسینە نابێ ناوبژوان وەری بگرێ بەڕاستی بۆیە ماکسفیکسین لە فیفا کارێکی زۆر گرنگە لە یاریەکانی تر زۆر ئەوە زەق نییە بەس لە فیفاە زۆر ئاگادار بن پەرژینێکی قایم بێت لە مەجلیسە قوماری هەیە لەسەر یاری تۆپێ ئەمەسەن قومارەکرێ لەو بابەتانە مەسەن گۆڵچێکە بینی حاڵەتێکی زۆر سەیرەکە لە یاریەکە نەبوو دەریب ئاگیان لە نیستەوە چێ گۆڵچێکە خۆی ڕێکەوت بێن لەگەڵ با بڵین شوێنێکە بە کوردی خۆماڵێن گۆڵچەکان کڕیوە یاریەکە پڕۆژراوەتەوە بابەتێک کێ زۆر گرنگە چەندەڵێن ئێمە ڕۆحی وەرزشی هەبێ ئەخلاقی یاریەکەت هەبێ کە دادپەروەری تر یەکەم کەسە ئەبێ بتوانێ ئەمانە هەمووی لە خۆیان دۆڵی ئێستا چایەگیر بۆ ئێمە قورساکەری یەکێک بخۆینە زۆر جار دادوەر وا ئەکا یاری ئەم ئەخلاقە بۆ یاریزانی شەکەڕێنێتەوە یاری زۆر یاری جار لە یاریە بینیمانە یاریزانێک قسەیشی نەشیاوی کردووە یاخود زۆر جار وای لێ هاتووە حەماس گوتێتی پاڵی بە دادوەرەکەونەوە دادوەرەکەی هیچ ڕەتفعلێکی نەبوو بەڵام بە راپۆرتی دادوەرەکە 20 مانەڵە یاریزانەکە بۆ ماوەی 6 هەفتە دوورخراوەتەوە لە یاری وای لێ هاتووە یاریزانە پێ ئەڵەن جارێکی ترە بێت و ئەخلاقی یاری وەرگریتەوە بێتەوە ڕۆڵی دادوەر لێرەیە تەنگ گرنگە ئەم ڕۆحێتی وەرزشیە فێری یاریزان بکات ئەگەر نێشی بێت بەپێی ئەو راپۆرتانەی هەیەی و بەپێی ئەو پشتگیریانەی کە دادوەرێکرێ بتوانێت بۆ یاریزانی زۆر قسەی جەناب لەجێ خۆیەتی ناوبژوان ئەبێ چی بکە لە کاتی یاریەکان ناوبژوان ئەبێ ڕازگۆ بێ ئینتیگریتیەکە واتە ڕازگۆیی واتە دەستپاکی لە ئیشەکەیان تۆ ڕازگۆ بێت لە کاتی یاریەکەشە بۆ نمونە ئێمە لە خولی ئینگلیزیە کە دەورەکانمان ئەخوێن یعنی کۆرسمانەوە جگە لە ناوبژوانی نێودەوڵەتی ئەبێ کۆرس ببینی ئەوە نییە تۆ بڵێ تەواو بوویتە ناوبژوانی نێودەوڵەتی تەواو نەخێ لێرە و دەست پێکە ئیشەکەت دەبەری باجی فیفا داناوە ئەبێ ئیشی لەسەرکەی ئەبێ تۆ لە کاتی یاریەکانش بەڕاستی هەوڵبەی کە هاوکار بی یاریەکان بۆ نمونە یاریکەرێکە بینی قساکە یەکسەر کاپتن بانەکەی کاپتن بانەی کاپتن ئەو یاریکرە ژمارە 3 زۆر بەتون یاریەکە زۆر بابەتێ تکال یەکەم تۆزە سەر خۆبە بۆی ئێم ناحی ئەخلاقیەکە و پەروەردەیەکەش ئیشی خۆمانە ئەبێ یاساسیان فێرکین لامان کاتە بۆیە ناوبژوان کارێکی جوان نەبینێ ئەبێ لە داهاتووە ئیش لەسەر ئەوە بکەن ناوبژوان کە دوای یاریەکەش ڕوونکردنەوە بە بڵێ کاکە تۆ لە یاساکەت هێنەوش ئەمە بابەتەکەیە من پێش یاریەکەی دنیاکە چۆن یاریەکەوە دوسێ بابەت ئەمزانی نەیزانن ئەوانم ڕوونکردنەوە وتم لەوە چێ تۆ جەنابەت ئاوا تێبگەی بەڵام لە ڕووی یاساییەوە ئەمە لایەنە یاسایەکەیەتی بۆیە کاکسەکۆیان ناوبژوان کارێکی گەورە بینێ لە هەمان کاتە لە کاتی یاریەکانش ئەبێ لەسەر خۆ بێ ناوبژوانی کە تۆڕێ ناوبژوانی نەکە ئەبێ اتحاد نێڵە بێتە ناوبژوان کە حاڵەتێکە قسەنەکە فیکە فڕێیان شتە لە بابەتە ئەبێ لەسەر خۆ بێ بزانێت چۆن مامەڵاکان لەگەڵ کەیسەکانە بزانێت لە چی کاتێک کاتی سوور بە یەکسەر بچی بۆ یارزانەکە ئەوە کارتی سووری بیتێ بەڕقەوەی نابێت تۆ ئەبێ کاتە سوورەکە بە جوانی بە شێوازێک بێ نەک بە دەموچاوێکی تۆڕۆ
چکلەوە کەسەکە لە ڕووی هۆرمۆناتە لەو کاتە هۆرمۆناتی تێک چێ و تۆڕە بێ یەکسەر ڕەتفعلی هەبێ کاردانەوەیە بۆیە تۆ ئەبێ بە شێوازێکی جوان ئینزاری نەبچێتە بەردەمی کارتی سوور بۆ دەرەوە مرۆڤ کەرامەتی خۆی هەیە کە تۆ کەرامەت شکانە بەرچاو خەڵک ئامادە نییە بۆ سێ بۆی نابژێنان جار وایە ئەبێ بزان چۆن مامەڵات دکتۆر لە یاری تۆپی پێ زۆر کاتبینی ومانە ئەو کاتانەی کاریزانەکان یەنە ناو یاریگاوە دەستی مناڵێکیان گرتو لەگەڵ مناڵەکانیانە ناو یاریگاوە فەلسفەی ئەمە لە چیایە بۆ نمونە دەستی مناڵەکە گرنوویەنە ناو یاریگاوە ئەمە تا چەند پەیوەندی بەوە هەیە کە لە تەمەنێکی مناڵیەوە مناڵ فێری ڕێسا و یاساکانی ناو یاریگا و جۆرە وەرزشە بکرێت بەڵێ بەڕاستی لەم 10 ساڵی ئەخیران بابەتەمان زۆرە ئەمە دووسێ ئامانجی لەسەرە یەکەمیان ئامانجی یەکەمیان ئەوەی ئەو مناڵە زۆری پێخۆشە لەگەڵ ئەو یارزانە بەناوبانگەنێتە ناوە ئەمە خاڵێکم خاڵی دووەم هاتوون ئێمە وەرزش بنەماکانی چییە بۆ پیشاندانی یاریکی خۆش و جوان بە بینەران باشە یاریکی پاک بکرێ ئەها یاریکی پاک نەک یاریکی پڕبێلەقین و ڕق و من بابەتانە بۆیە ئەم بابەتە سەشتی کارێکی جوانە کە تۆ مناڵێک بینی لەگەڵ دەستی خۆتە ناو یاریگە هەستەکەی مناڵی خۆتە یە سێ یاریەکە دەکاتەوە لە بەرچاو مناڵەکەیە ئەم کردوانە ئەەکەی بەداخەوە هەنێ یاریزان هەر لە تەبعی خۆی ئەمێنێتەوە هەنێ کارەکە لە کاتیارێ لە چوارچێوەی ڕۆحی وەرزشی دەرەچێ وەیە بەجددی یعنی حتا ئێستا لە یاسای تۆپی پێ لە سەرەتای دەستپێکردنی بەندی یەکە بابەتێک هەیە باسی مناڵەکە فێرگەکان ئەگەر لە فێرگەکانە مناڵێک شتێک بکا و کارتی زەردی مێرێ نابژیان ئەڵێ چی ئەڵێ بانی کە سندوق پێڵێن سندوقی بۆکسیە ینی پەنشمنتیە بۆی هەموو مناڵەکان بزان ئەو مناڵە سەرپێچی کرد بۆی فێری ئێستا و ئینزاری زەرد و سوور نەبێ فێر بێت چۆن لە مەکتەبە ئەگەر هەڵەیەک بێت لە کۆڕنەکە دایانە ئەڵێن ئەوە هەڵەی کردووە بۆی ببێتە عیبرەت بۆیە کارتی زەرد و سوور فێر نەبێ بۆی فیفا ئیش لەسەر ئەو بابەتاکە بەڵام تێنێتەوە ئەم بابەتانە هەر زوو دووبارە ئەبێتەوە بابەتێکم خوێنەوەڵێ ئەو مناڵانە زۆربەی زۆری ئەو مناڵانن کە لە تەمەنێکی مناڵیەوە لە ئەکادمیاکانی ئەو وڵاتانن بۆی کە بێنە ناو ئەو جۆرە وەرزشەوە بۆیە لەو تەمەنەوە فێریکەشی ئەو یاریگا ئەو بابەتانەیان بەڵێ بۆیە فیفاش ڕێگری بکە نابێت تۆ مامەڵەیە بکەی هەڵسوکەوتێ بکەی ئەو مناڵە بەیانی لە سایە و کەسە بکاتەوە دەستەکانی خۆش بێت سپاس بۆتەوە بە هیوای سەرکەوتت بۆ جەناب هەمیشە دەتوانین ئێمەش یاریەکان بۆ جۆرە وەرزشەکان بۆ ڕۆحێتە وەرزشەوە وەربگرین بتوانین هاوسەنجی لە هەمووی گرنگترە بتوانین بڕیاری دروستیش لای ئێوە بێ بۆ هەموو جۆرە یاریەکان دووبارە سپاس